ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەمە. سەرتاش بە سەردێڕی هەواڵەکان دەست بدەین. تەقینەوە لە ئەنباری پاتری سوپای پاسداران لە شاری سنە. خۆکوژی پێشمەرگەیەکی هەرێمی کوردستان لە کاتی خزمەتکردندا. ناڕزایەتی نانەواخانەکان لە یازد. ناڕوونی دۆخی پیشەیی کرێکارانی شاغڵ لە پاڵاوگەی پارسی جنوبی. لەسەر کاردەرکردنی کرێکارانی بەلوچ لە شیرکەتی شیرەمەنی سەباح. بانگەوازی چالاکانی مافی مرۆڤ بۆ ڕزگارکردنی گیانی ئەرغەوان فەلاحی و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرتی ئاڵمان. تەقینەوە لە ئەنباری پاتری سوپای پاسداران لە شاری سنە. ڕۆژی شەممە 14 پوشپەڕ تەقینەوە لە ئەنباری پاتری و کەرەستەی بارهەڵگری شاری سنە ڕوویدا و دووکەڵێکی ڕەش ئاسمانی شارەکەی داگرت. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو ئەنبارە لە تەنی شیرکەتی ستەک هەڵکەوتووە و سەر بە سوپای پاسدارانە، بەڵام ڕۆژی ڕابردوو سێ تەقینەوەی بەهێزیدا ڕوویداوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش هیچ زانیاریەک لەسەر هۆکاری ئەو تەقینەوە و ڕێژەی زیانە گیانی و مادیەکانی بڵاو نەکراوەتەوە. خنکانی لاوێکی خەڵکی بانە لە بەنداوی سەردەشت. دوانیۆڕۆی هەینی 13 پوشپەڕی 1404 تاوی گەنجێکی تەمەن 22 ساڵی خەڵکی بانە بە ناوی فەرید خدری لە کاتی مەلەکردن لە بەنداوی سەردەشتدا گیانی لەدەستدا. هەموو ساڵێک لە وەرزی هاویندا دەیان ڕووداوی لەو شێوەیە ڕوو ئەدات و گەنجانی کوردستان بەهۆی نەبوونی امکانات و نائەمنبوونی بەنداوەکان نوقمی ئاو دەبن. ڕۆژی ڕابردوو گەنجێکی دیکە بە ناوی فەرید خدری لە بەنداوی سەردەشت خنکا و تەرمەکەی بە یارمەتی هێزی مەلەوانی لە ئاو دەرهێنرا و ڕادەستی پزیشکی دادکراوە. خۆکوژی پێشمەرگەیەکی هەرێمی کوردستان لە کاتی خزمەتکردندا. پێشمەرگەیەکی خەڵکی هەڵەبجە لە تیپی پێنجەمی پیادەی نظامی هەرێمی کوردستان بەهۆی نەدانی 2 مانگ موچە لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێنا. بە پێی زانیاریەکانە و پێشمەرگەیە خێزاندار بووەوە باوکی 2 منداڵ بووە، بەڵام لە ناڕزایەتی بە نەدانی 66 ڕۆژ موچە و بەهۆی گوشاری مایشەتی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هاوردووە. بە وتەی هاوڕێکانی ئەو گیانبەخت کردووە، قوربانی پێشتر ڕایگەیاندەبوو کە ئەگەر موچەکەی پەرداخت نەکرێت یان لە هەرێمی کوردستان کۆچ دەکات یان کۆتایی بە ژیانی دێنێت. ناڕزایەتی نانەواخانەکان لە یەزد. ڕۆژی شەممە 14 پوشپەڕ نانەواخانەکانی یەزد بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی دەستیان لە کار کێشایەوە و کارخانەکانی سامانەی نانینۆ فڕێیاندا. بە وتەی ناڕازیان ماوەی چەند مانگە لە دۆخی خراپی و معیشەتی ناڕزایەتی دەرەبڕن، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم بەیەخ بە کێشە و گرفتەکانیان نەداوە. بۆ بۆنەوە کارتخانەکانی سامانەی نانینۆ کە بەستێنێکی بەرینی بۆ گەندەڵی بەرپرسانی حکوومەت دروست کردووە فڕێداوە. ناڕوونی دۆخی پیشەیی کرێکارانی شاغڵ لە پاڵاوگەی پارسی جنوبی. ڕۆژی شەممە 14 پوشپەڕ کرێکارانی شاغڵ لە بەشی IGC پاڵاوگەی پارسی جنوبی دژبەنەدانی 4 مانگ حەقدەست دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە پێڕاپۆرتەکان 8 کرێکاری شاغڵ لەو پاڵاوگەیە ماوەی 4 مانگە حەقدەستەکانیان وەرنەگرتووە و خاوەنکار لە پەرداختی جێژنانی ساڵی 1404 و مەزایە پیشەیەکانیان خۆ دەبێرێت. کرێکارانی ناڕازی بە میدیاکانیان وتووە بەڕێوبەرانی شرکەت کرێکارانی بەشی IGCیان بە زۆرەملێ ناردووەتە مەرەخەسی و تەنیا 5 ملیۆن تمەن لە حەقدەستە دواخراوەکانیان پەرداخت کردووە. لە حاڵێکدا کرێکاران بەهۆی نەدانی یاقی بیمەکانیان تەنانەت ناتوانن سەردانی نەخۆشخانەکانیش بکەن. لەسەر کاردەرکردنی کرێکارانی بەلوچ لە شیرکەتی شیرەمەنی سەباح. ڕۆژی شەممە 14 پوشپەڕ
بەڕێوەبەرانی شرکەتی شیرەمەنی سەباح لە پلانێکی لە پێشدا ڕێژراودا دەستیان داوەتە بێکارکردنی کرێکارانی بەلوچ و دەیان کەسیان لەسەر کار دەرکردووە. بێکارکردنی بان قەستی کرێکارانی بەلوچ بە دوای ئەگربەستی نێوان ئێران و ئیسرائیل و سەپاندنی کەش و هەوای ئەمنێتی بەسەر شارەکانی ئێران ڕوویداوە. لە حاڵێکدا ئەو کرێکارانە زیاتر لە 10 ساڵ پێشینەی کاریان هەبووە. چالەکانی بەلوچ بە میدیاکانیان وت ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژێم بەڕێوەبەرانی شیرکەت و کارخانەکانی دیکەیان خستۆتە ژێر گوشار بۆ ئەوەی کرێکارانی بەلوچ بێکار بکەن و ئەگەر ئەنجامی نەدەن کرێکارانی بەلوچ دەست بەسەر دەکەن. وەرگرتنی باج لە شارۆمەندانی بێناسنامە لە زاهدان. مامورانی کەڵانتەری سیانزەی شیرابادی زاهدان لە کردەوەیەکی نایاساییدا دەستیان داوەتە وەرگرتنی باج لە شارۆمەندانی بەلوچی بێناسنامە و ئەو کردەوە بووەتە هۆی تووڕەیی خەڵکی زاهدان. بەپێی راپۆرتی حاڵوەش هێزە سەرکوتگەرەکانی ڕژێم لە گەڕەکەی شیراباد وێڕای بێڕێزیکردن بە شارۆمەندانی بەلوچ کەسانی بێناسنامە دەست بەسەر و بە زۆرەملێ باجیان لێوەردەگرن. شایانی باسی شەک کە دانیشتوانی گەڕەکی شیراباد هەمووی چینی هەژار و کرێکاری بەلوچستان و وا لە هەر جۆرە ئیمکاناتێکی ڕیفاهیش بێبەشن. بانگەوازی چالاکانی مافی مرۆڤ بۆ ڕزگارکردنی گیانی ئەرغەوان فەلاحی. کۆمەڵێک لە چالاکانی مافی مرۆڤ ئێران لە بانگەوازێکدا داوایان لە خەڵکی ئازادیخواز و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کرد گیانی ئەرغەوان فەلاحی لە مەرگ ڕزگار بکەن. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەرغەوان فەلاحی بەندکراوی سیاسی تەمەن 25 ساڵ هاوڕێ لەگەڵ 3 بەندکراوی سیاسی دیکە بە ناوەکانی بێژەن کازمی، ئەمیر حسێن ئەکبەری منفرد و محەممەد ئەکبەری منفرد پاش هێرشەکە ئیسرائیل بۆ سەرزندانی ئەڤین بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون و بە مەبەستی وەرگرتنی دان پێدانانی زۆرەملێ سەبارەت بە تیرۆرکردنی 2 قازی جەنایەتکاری ڕژێم بە ناوەکانی محەممەد مقایسە و عەلی رازینی بە سەختی ئەشکەنجە و ئازار دراون. جێگای ئاماژەشەکە مانگی ڕێبەندانی ساڵی 1430 هەتاوی ئەرغەوان فەلاحی لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ ماوەی 5 مانگ لە ژووری تاکە کەسی بەندی 241 زیندانی ئەڤین ئەشکەنجە درا. ناوبراو پێشتر و لە مانگی خەزەڵوەری ساڵی 1400 هەتاویش ئاوڕێ لەگەڵ باوکی بە ناوی نەسڕوڵڵا فەلاحی لە بەندکراوانی دەی 60 دەست بەسەر و پاش ماوەیەک ئازاد کراوە. سەپاندنی سزای زیندان بە سەردوو چالاکی مەدەنی لە مەشهەد و ئیسفەهان. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 2 بەندکراوی سیاسی بە ناوەکانی سەید جەواد حسێنی نژاد و حسێن یەزدی لەلایەن دەزگای قەزای ڕژێم لە شارەکانی مەشهەد و ئیسفەهان بە زیندان مەحکوم کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ سەید جەواد حسێنی نژاد لەلایەن لەقی 133 دادگای گشتی و انقلابی مەشهەد بە تۆمەتی بڵاوکردنەوەی پڕۆپاگاندە دژ بە نظام بە 3 مانگ و 1 ڕۆژ زیندان مەحکوم کراوە. لەلایەکی دیکەشەوە حسێن یەزدی چالاکی مەدەنی خەڵکی ئیسفەهان لەلایەن دادگای پێداچوونەوەی ڕژێم بە 1 ساڵ زیندان و 2 ساڵ قەدەخەی چوونە دەرەوە لە وڵات، قەدەخەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بێبەشبوون لە خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان مەحکوم کراوە. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرتی ئاڵمان. ڕۆژی شەممە کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی دانیشتووی شاری فرانکفۆرتی ئاڵمان دژ بە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. ئێرانیانی ئازادی خوازی بەشدار لەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوان مەحکوم بە ئیعدام دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای 3 دارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. درێژەی سەرکوتی سیاسی لە تورکیا. ڕۆژی شەممە 14 پوشپار شارەتدارانی 3 گەورە شاری تورکیا بە ناوەکانی ئادیمان، ئادانا و ئەنتالیا کە سەر بە حیزبی کۆماری خوازی گەلان بوون لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ئەو وڵاتەوە دەست بەسەر کراون. شەپۆلی سەرکوتی سیاسی لە تورکیا بەدوای دەست بەسەرکردنی شارەداری گەورە شاری ئیستانبول و خۆپیشاندانی چەند ڕۆژی خەڵک دەستی پێکردووە و تا بە ئەمڕۆ دەیان شارەداری سەر بە حیزبی کۆماری خوازی گەلان لەلایەن پۆلیسیە وڵاتەوە
دەست بەسەر کراون. لە ڕۆژانی ڕابردووشدا 137 کارمەند و کرێکارێکی شارەوانی کەشاوەرزی ئیزمیر لەلایەن هێزەمنیەکانی وڵاتەوە دەست بەسەر و زیندانی کراون. سووتانی بەردەوامی دارستانەکانی ئیزمیر و گیان لە دەستدانی 3 کەس بە پێوە دیمەنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراونەتەوە. ئاگری دارستانەکانی ئیزمیری تورکیا هێشتا کۆنتڕۆڵ نەکراوە و تا بە ئەمڕۆ 3 کەس بەهۆی سووتان گیانیان لەدەستداوە. بەوتەی بەرپرسانی ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی تورکیاش ئاگرەکە بۆ ئەنچاڵی ئەوستانی خەتای پەرەی سندووە و هێزەکانیان هەوڵەدەن کۆنتڕۆڵی بکەن، بەڵام ڕەشەبات دامرکانەوەی ئاگرەکەی زۆر سەخت کردووە. لە ڕۆژانی ڕابردووشدا زیاتر لە 5,000 هێکتار لە دارستانەکانی تورکیا لە ئاگردا سوتاوە. 3 کەس گیانی لەدەستداوە و بە هەزاران کەس ئاوارەی ناوچەکانی دیکە بوو. دوای ناوەڵیشمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراین. لە کامی هێرشە موشەکی و پەهبادیەکانی رووسیا بۆ سەر چەند شاری ئۆکراین بەلانی کەم 20 کەس گیانیان لەدەستداوە و زیاتر لە 30 کەسیش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان زۆرترین هێرش کراوەتە سەر شاری کیف و پەهباد و موشەکەکانی رووسیا ژێرخانەکانی خزمەتگوزاریان لە چەند شاری ئۆکراین کردووەتە ئامانج. لە ڕۆژانی ڕابردوودا دۆناڵد ترامپ بە مەبەستی کۆتاییهێنان بە شەڕی ئۆکراین لەگەڵ ولادیمیر پۆتین گفتوگۆی کردووە، بەڵام ڕۆژی ڕابردوو لە وتوێژ لەگەڵ میدیاکانی ئەمریکا ڕایگەیاند زۆر دڵخۆش نییە بە قسەکانی پۆتین و هیوای بۆ گەیشتن بە ئاگربەست لەدەستداوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، سپاس بۆەوە کە تاوکێستا لەگەڵمان بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو.